گەشتەکەی جۆن بۆڵتن ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی ئەمریکا بۆ ئیسرائیل و تورکیا کە تایبەت بوو بە پرسی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا هیوایەکی نوێی بەهێزە کوردیەکان لە ڕۆژاوای کوردستان بەخشی و بە پێچەوانەشەوە جارێکی دیکە بەئومێدی و نیگەرانی بۆ تورکیا تێیدا بوو. جۆن بۆڵتن هەر لە سەرەتای گەشتەکەیدا لە ئیسرائیل بە ئاشکراکردنیەوەی کە کشانەوەی هێزەکانی وڵاتەکەی لە سووریا پێوەستە بە گرنگی پارێزراوبوونی هێزە کوردیەکانەوە تورکیای تووشی نیگەرانی کرد. هەرەوەش وای کرد وێزگەی دووهەمی گەشتەکەی کە تورکیا بوو بەبێ کۆبوونەوە لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆک کۆمار کۆتایی بێت هەرچەندە پێشتر بڕیار بوو کۆ ببنەوە. لە سەردانەکەیدا بۆ تورکیا ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی ئەمریکا و شاندی یاوەری کە لە جۆزێف دانفۆرد سەرۆک ئەرکانی سوپای ئەمریکا و جێمس جێفری نوێنەری ئەمریکا بۆ کاروباری سووریا و شەڕی داعش پێکهات بوو لەگەڵ ئیبراهیم کاڵن و تەبێژی سەرۆکایەتی کۆماری تورکیا کۆبوونەوەیکی دوو کاژمێریان دوور لە چاوی کامێراکان ئەنجامدا. ڕاستەوخۆ پاش کۆبوونەوەکەش بۆڵتن تورکیای بەجێهێشت. میدیاکانی تورکیا ئاشکرایان کرد بەهۆی ئەو لێدوانەی کە تێیدا بۆڵتن ڕایگەیاند بوو تا گرنتی پاراستنی کوردەکان وەرنەگرن هێزەکانیان لە سووریا ناکشێننەوە ئەردۆغان ئامادە نەبووە لەگەڵی کۆب بێتەوە. هەرەوەش وای کرد لە کاتی سەردانەکەیدا ئەردۆغان و لێدوانەی بۆڵتنی بە هەڵەی کوشندە ناوبرد و ڕایگەاند ناتوانن قسەکانی لەبارەی سووریاوە قبوڵ بکەن. سەرۆک کۆماری تورکیا جەختی لەوەش کردەوە تورکیا کۆتایی بە ئامادەکاریەکانی هێناوە بۆ ئەنجامدانی ئۆپەراسیۆنی سەربازی لە سووریا. خۆشەوە و تەبێژی سەرۆکایەتی کۆماری تورکیا سەبارەت بە ناوەڕۆکی کۆبوونەوەکەی لەگەڵ ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی ئەمریکا ڕایگەیاند گفتوگۆیان سەبارەت بە وردەکاری کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا و چارەنووسی بنکە سەربازیەکانی ئەمریکا و ئەو چەکە قورسانە کردووە کە لە دەستی یاپەکەدان. ئیبراهیم کاڵن وتیشی بە شاندی ئەمریکیان ڕاگەیاندووە کە بەلایەن کەرەوە کوردانی سووریا و یەبەکە دووشتی زۆر لێک جیاوازن کە ئەمریکا وەک یەک تەماشایانەکات. ئەوەش سەرچاوی ناکۆچی و نیگەرانیەکانە. کاڵن جەختی لەوەش کردەوە سەبارەت بە سووریا هەمانگیان لەگەڵ لایەنەکانی دیکە دەبێت بەڵام مۆڵەت لە کەس وەرناگرن. تورکیا وەک ڕێکخراوی تیرۆریستی لایەبەگە دەڕوانێت و ئەمریکایش وەکو هاوپەیمانی شەڕی دژی داعش. ئەوەش وای کردووە ئەنکەرە واشنتن تا ئێستا نەگەنە هیچ ڕێکەوتنێک لەبارەی چارەنووسیە و هێزەوە. لە چوارچەوەی گۆڕانکاریەکانی سووریا رووسیا شێزێکی لە دەوروبەری من بجبڵاوە پێکردووە. ئامانج لە جێگیرکردنی و هێزە بەرگرتنە لە پێکدادانی هێزەکانی سووریای دیموکرات لەگەڵ سوپای تورکیا و هێزە ئۆپۆزیسیۆنە هاوپەیمانەکانی.